موچەی مانگێدا کەی ڕەوانە دەکرێت. سوودانی و تێفسامی بەنیازی چین. بەپێی زانیاریەکان محەممەد شاه سوودانی سەرۆکوەزیرانی عێراق دوای گەڕانەوەی لە هەرێمی کوردستان وەزارەتی دارایی ڕادەسپێرێت بە ناردنی موچەی مانگێدەی فەرمانبەرانی هەرێم. بەغدا دەستی کردووە بە دابەشکردنی موچەی مانگی ئانزا بەڵام هێشتا موچەی مانگێدەی موچەخۆرانی هەرێمەی خەرج نەکردووە. بۆ مەجلیسی موچەی هەرێم و ڕادەستکردنی داهاتی ناوخۆی کردووە بە ئاستەنگی بەردەم ناردنی موچەکە. سەرچاوێک لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراقەوە ڕایگەیاند سوودانی بە چەند بەرپرسێکی کوردی وتووە کە لەم چەند ڕۆژەدا بڕیاری خەرجکردنی موچە دەدات و لەگەڵکردنەوەی دەوامی هەفتە موچە خەرج دەکرێت. وتیشی بەڵام لە وەزارەتی داراییەوە دەڵێن کە هێشتا هەرێم راپۆرتی داهات و خەرجی نەناردووە بۆ بەغدا و ئەمەش ئەو ئاماژەی لێدەخوێنرێتەوە کە تەواوی موچەکە خەرج نەکرێت. واتە پێناچێت بەغدا بۆ ئەم مانگە بڕی 960 میلیارد دینارەکە ڕەوانەی هەرێم بکات وەک ئەوەی بە گوێرەی لیستی موچە داوا کراوە. بە قسەی سەرچاوە ئاگادارەکە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق لە بەغدا دەیەوێت ئەم بەشەی داهاتی ناوخۆ کە داوای کردووە ڕادەست بکرێت لە پارەی موچەی مانگیدا ببڕێت. بۆیە ئەستەما تەواوی موچە بنێرێت مەگەر سوودانی فشار بکات و لەسەر بەرپرسیارەتی خۆی پارەکە وەک خۆی ڕەوانە بکات. بەپێی زانیاریەکانیش تا دوو ڕۆژی دیکە گوژمەیەکی پارە دەگاتە هەرێم بەڵام ڕوون نییە کە بڕەکەی چەندە. سەرچاوەیەکیش لە ئەنجومەنی وەزارەتی هەرێمەوە ڕایگەیاند دابەشکردنی موچە دەکەوێتە هەفتەی دواتر و لە نێوان 25 بۆ 1 مانگی نوێدا دەست بە دابەشکردنی موچە دەکرێت چونکە جگە لە سەرژمێری و قەدەغی هاتوچۆ بەرچاوی هەرێمیش ڕوون نییە کە موچە کەی لە بەغداوە دەگات و چۆن تەواوی پارەکە دابین دەکات.